ئەم مام حاجیە پاییزی ڕابردوو تەنێک گەنمی داچاندووە و بەرهەمەکەی 12 تەن بووە. ئەم ماوەی 2 هەفتەیە لە سەرەی سایلۆدا وەستاوە. ئەگەر حسابێک بۆ قازانجی 1 ساڵی ئەم جوتیارە بکەین دەردەکەوێت لە کاتی کێڵان و چاندنی تۆوەکەوە تا کاتی دروێنەکردنی و هێنانی بۆ سایلۆ 2,500,000 دیناری خەرج کردووە. دەبێت 20 شەو ڕۆژیش لە سەرەی سایلۆدا بوەستێت کە بۆ هەر ڕۆژێک 45,000 دینار کرێی مانەوەی بارەکەیەتی و ئەویش دەکاتە 900,000 دینار. ئەگەر بەڕێوەبەراتی سایلۆ گەنمەکەی بە دەرەجەیەکیش لێوەربگرێت تەنێک 700,000 دینار دەکات و پارەی 12 تەنەکە دەکاتە 8,400,000 دینار. بەم پێیش بێت مام حاجی کە بە نمونەی سەدان جوتیاری ناوچەکەدا دەنرێت تەنها 5 ملیۆن دیناری لە ساڵێکدا بۆ دەمێنێتەوە. پارەکە 2 لۆری گەرم تەسویل کردەیە 2 لۆری گەرم 4 ملیۆن دیاری تێچووە. هێشتا پارەکەشی لەدریا. پێرارەکە 2 لۆری تەسویل کردێت 2014 3 ملیۆنمدایە هێشتا پارەکەی لەدریا. لە یەک داتوە 2014 هەتا ئیساکێ بن هەر زەرەر بکردێت لەم فەلاعەتار. ساڵانە لە کاتی وەرزی دروێنەدا خەمی یەکەمی جوتیاران دواکەوتن و وەرنەگرتنی بەرهەمەکانیانە لە سایلۆکاندا و سەرەڕای ئەوەش پارەی بەرهەمەکانیان لە کاتی خۆیدا وەرناگرن. کوت بە قەرز بێنە و دەرمان بە قەرز بێنە و پارەی مەکینەوە پێنێ بە قەرز جووتکە و پارەی 2 ساڵە پارەی گەرمە وەرنەگرتە مەکە کاتە 3 ساڵ و ئیمساڵیش تر نازانێت حکومەت لێمان وەرەگرێت لێمە وەرناگرێت تاکەی ئاوا ئەکەن بە میلەتە. میلەت ئاوا ڕەنجەڕۆی دەستی حکومەت بووە. دیکاکە دیتە خوا ڕەبەرداری نییە، پێغەمبەر ڕەبەرداری نییە کە فەلا ئاوای لێ هاتووە. بەرپرسانی وەزارەتی کوشتوکاڵ جەخت لەسەرەوە دەکەنەوە ئەوان بەردەوام لە هەوڵی پەرەپێدانی کەرتی کوشتوکاڵدان بەڵام گرفتی دارایی ڕێگر بۆ لەبەردەم کارەکانیاندا. کۆمەڵێک ڕێنماییمان دەرکرد و نردمان بۆ لیژنەی تەسویقی پارێزگاکان بۆی کە کاری پێ بکەن ئەویش ئەوەیە ئەم ساڵ بیکەن بە جەدوەل بۆی کە وەکو پار 30 ڕۆژ و 32 ڕۆژ خەڵک لە سەرەی ساوی نامێنێتەوە چکە بەڕاستی زەرۆک زۆر گەوریان لێکەوت و فعلا ئێستا ئەم ساڵەکە لە زۆربەی سایلۆکان کار بەم سیستەمە دەکرێت. سەرەڕایەوەی ساڵانە لە دەشتی شارە زووردا ڕوبەری زیاتر لە 100,000 دۆنم زەوی بە گەنم و جۆ دادەچێنرێت بەڵام بەردەوامی گرفتەکان و چارەسەر نەکردنیان وەک جوتیاران دەڵێن ئەوانی سار کردوێتەوە لەوەی کە ساڵێکی دیکە لەسەر کارەکەیان بەردەوام بن. عومەر فەتاح NRT 3 صادق.